لە چوارچێوەی چالەشەکانی ساڵانی فکری بەشداری ئازادبوون میوانی ئەمڕۆمان میوانی بەڕێز و خۆشەویست دکتۆرە نووری عارف میوانمانە بۆ سازانی ئەم سیمینارە بە ناونیشانی بەڵگەنامەسازی مێژووی زارەکی ئەنفال و چینەباران و جینۆسایدی ئێزیدەکان. بەهیوان دکتۆرە بەپێی شارەزایی و زانیاریەکانی خۆی بتوانێت شتێک بابێتەوە کە تا ئێستا نەوانیستووە و پێم خۆشە دکتۆرە لە چەند خاڵێکا بناسێنم هەرچەندە خۆی شتێک کەسێکی ناسراوە. دکتۆرە پەروین بڕوانامەی بەکارهێنەری لە زمان و ئەدەبی عەرەبی لە زانکۆی بەغدا ساڵی 1966 بەدەستهێناوە. دکتۆرا لە ئەدەبی میلی مێژووی زارەکی لە زانکۆی لیدس لە بەریتانیا ساڵی 1985 سەرۆکی بەشی ئەدەبی میلی بۆ لە مرکزی تراثات الشعبی لە دول الخلیج العربیە لە دەوحە قەتەر. مامۆستا بۆ لە زانکۆی لیدسی بەریتانی، هەروەها مامۆستا بۆ لە کلیاتی تەقنیە عولیا لە ئیماراتی شارەکەی مێنشینەکانی عەرەبیە بێتۆ و مامۆستا بۆ لە زانکۆی عەجمانی مێنشینەکانی عەرەبیە بێتۆ، پسپۆڕی پلەیەک لە مەحەلی توراسات هەر لە شارەکە لە مێنشینەکانی عەرەبیە بێتۆ. جگە لەمانە منەوێ شایەتێکیشی بۆ بەم کە دکتۆرە نازانم پێی خۆش دەبێت یان نابەز منەما هەرەوەیان لەبەرەوەی کاتێککە لە شارەکە بوو وەحدێکیان پێدا بوو کە بێت سەنتەرێکی جێنۆساید بۆ لێکۆڵینەوە و بێژینەوە لە بواری جێنۆساید بە شێوەیەکی گشتیەوە بە تایبەتی لە ئەنفال بکات. بەداخەوە دەستبەرداری کارەکەی بوو لێرە هەر وەحد بوو نەتوانرا خەونەکەی بێنرێتەوە. دکتۆرە پەروین ئەمڕۆ لەسەر خاڵێکی زۆر گرنگ قسەمان بووە، کارکەویش مێژووی زارەکیە. مێژووی زارەکی ئێمە یا باڵێن لەناو کلتوری ئێمەیە کورد خاوەنی توخمێکی زۆر گرنگە لە مێژووی زارەکی کە ئەتوانێت جێگەی وێنە ببێتەوە، چونکە بەداخەوە مەسەن ئێمە لەناو تراژیدیەکانی بەتایبەت ئەنفال، چونکە مەسەن کاتێک کە باز لە ئەنفال و هەڵەبجاکەین وێنە ئەتوانین بڵێن ڕۆڵی خۆی بووە، کاری خۆی بووە، بەڵام لە ئەنفال ئێمە ئەتوانین تەنها یەک وێنەمان هەیە لە کاتی ڕووداوەکەیە کە بتوانێت مەسەڵەن لێکۆڵینەوەی لەسەر بکرێ، قسەی لەسەر بکرێ. بەڵام لە بەرامبەر ئەمەیە مەسەڵەن لە بۆ پڕکردنیان فەراغەی مێژووی زارەکیمان هەیە کە ئەتوانن لێکۆڵیاران و بەتایبەت سینەماکاران بتوانن لەم شانە جارێکی تر وێنە دروستکەنەوە کە ئەمڕۆ دکتۆرە پەروین زیاتر باز لە گرنگی ئەم لایەنەمان بۆ بکا و ئیتر من کات بۆ دکتۆرە پەروین بجێڵم. دکتۆرە گیان لە ماوەی 30 خولەکدایە لە ماوەی سەعاتە تۆ توانی باسەکەتمان پێشکەشکەی، دوایەوەش ئامادەبووان بەسەری تێگەریەکان و خۆڕەکەمان دەوڵەمەند دەکەن و زۆر زۆر سپاس. زۆر سپاس مامۆستای بەڕێز. من لە پێشە سپاسی هەموو لایەکتانەکەم کە ئەرکتان کێشا و هاتوون بۆ ئێرە. زۆر زۆر سپاسی یەکە بە یەکەتانەکەم، سپاسی ڕێکخراوی ئازادبوونەکەم بۆ ئەم دەرفەتە و ئەمەوێت بەوە دەست پێ بکەم کە بەداخەوە مێژووی زارەکی لە لای ئێمە هێشتا ئەو شوێنەی نەگرتوێتەوە کە شایستەیەتی، کە شایانێتی لە ناو زانکۆکانە لە پێش هەموو شتێکە، چونکە دایما ئەبێ ئەنی زانکۆ پێشەنگ بێت لە بواری ئەوەی کە دەست باتە ئەو زانستانەی کە ئێستا لە وڵاتانی تر زۆر زۆر پێشکەوتووە. بەڵام پێش ئەوە هەر یعنی خاڵێک بوو ویستم بیڵێم تەنانەت هەندێک کە بینە سەر مێژووی زارەکی
یا بێنە سەر ناونیشانی باسەکەمان ئەویش بەڵگەنامەسازیە. بەڵگەنامەسازی لە چیەوە دەست پێەکە، لە چیەوەیەت؟ ئەو بەڵگەنامەسازی چی؟ ئێمە ناشکری نەبێ بەڵگەنامەسازیەکانمان ئەبێ لەسەر تاوانەکانی ئەنفال بێت، ئەبێ لەسەر کیمیابارانی هەڵەبجە بێت، ئەبێ لەسەر جگە لە شتەکانی تر یان نەهامەتیەکانی تر، ئەبێ لەسەر ئەو نەهامەتیە گەورەیە بێت کە بەسەر خوشک و یەزدیەکانمان هاتووە لە 2014ەوە هەتاکو ئەمڕۆ بەردەوامە. بێگومان ئەوانی تریش هەر بەردەوامن، چ ئەنفال بێ چ کیمیاباران بێ. بەڵگەنامەسازی چۆن دروستکەین، لە چیەوە بیکەین؟ ئایا ئێمە وەکو میلەت هیلاک نەبووین ئەمەنە باسی ئەنفالەکەین و وایان لێ هاتوو ئەوە نەکەس ئێستا لە ژێر لمایە و ئەوە نەکەس بە نوگرە سەلمان بوون و ئەوەیان لێ هاتە و چیرۆکەکانی و ئەو شتانەی کە بەسەر خەڵک هاتووە ئەتوانم بڵێم لە هەموو کوردستانە، نەک هەر لە چەمچەماڵ یان لە نوگرە سەلمان یان لە کفری و کەلار و ئەمانە. لەبەرەوە یعنی ئەو بەڵگەنامەسازیە ئێمە وەکو وتم بەڵگەنامەسازی شتی هێشتا شتی یعنی ئیشی خۆشی و بەشارەتمان نییە، هەر بۆ ئەوەیە بمانەوێ ئەوە دووپات بکەینەوە کە لەوێ ئەوەیان لێ کوشتین، لە هەڵەبجە ئەوەنەیان لێ کوشتین، لێ شەهید کردین، ئێزدیەکانیان بەونەوە ئەبن. بەڵگەنامەسازی لەسەر مێژووی زارەکی یان بە بەکارهێنانی مێژووی زارەکی هەنیە کەس هەیە بەداخەوە کە باسی ئەکە ئەڵێ مێژووی زارەکی ئەڵێ ئەمە یەکەم جارە بیستومە، نەمبیستووە. ئۆڕەڵ هیستری یا مێژووی زارەکی یا تاریخ شەفەوی یا شیفاهی بە عەرەبی لە ڕاستیە خۆی زانستێکی تازەیە، زانستێکی کۆن نییە. بەڵام ئەم زانستە تازەیە ئیش لەسەر چیەکە؟ ئیش لەسەر نەریتێکی زۆر زۆر کۆنەکە، ئەتوانم بڵێم وەکو مرۆڤایەتی کۆنە. ئەو نەریتەش ئەوەیە کە شتێک ڕوئەوە لەلایەن ئەو خەڵقەی کە چاویان لەو ئەو کارەساتە یان مەسەلا ڕووداوێکی هاتوچۆیە یا ڕووخانی بینایەکە یا هەرچی شتێکە، ئەو خەڵقانەی کە بە چاوی خۆیان ئەیبینن کە پێی ئەڵەی فەرست هاند ویتنەس، یعنی ئەو شایەتەی کە یەکەم جار کە یەکەم کەسە ئەیبینێ نەک دووهەم کەس و سێهەم کەس بیگێڕێتەوە، ئەوە مێژووی زارەکیە لەلایەن ئەو کەسانەوە بگێڕێتەوە بۆ ئەوەی خەڵکانێکی تر کە ئەو کارەساتەیان نەدیوە یا ئەو ڕووداوەیان نەدیوە یا ئەو مەسەلا ڕووخانی بینایەکیان نەبینیوە یا هەر شتێکی تر بێ، بۆ ئەوەی ئەوان تێ بگەن کە ئەوە ڕوویاوە. ئەنجا لەبەر ئەوە ناوی ژنراوە مێژوو لەبەر چی؟ لەبەر ئەوەی ئەمە ئەم بابەتە خۆی وەکو وتم زۆر زۆر کۆنە. ئەتوانین بڵێن مرۆڤایەتی لە سەرەتاوە مێژووی زارەکی بەکارهێناوە، تەنانەت کە دە 12یەکیان لە ئەشکەوتێکا بوون بە ڕۆژ بەیانیان هەڵساون ڕۆشتون بۆ دەرەوە بۆ ئەوەی شتێک پێیاکەن بیخۆن. ئەمانە ئیتر هەرچی چۆنێک بوون تەنانەت زمانیان بە جوانی زمانێکی یعنی محەدەدیان قسە نەکردووە، زۆر بە هەر لە ئەوەڵ جار بە ئیشارەت یەکتریان تێگەیانوە کە ڕۆشتون بۆ دەرەوە و دوورکەوتونەتەوە لە ئەشکەوتەکەیان. لە دوایە ئیتر بەرەنگاری ئاژەڵی ترسناکە بنەوە، بەرەنگاری ئاوە بنەوە کە لێی ئەڵەن و ئەترسن کە بخنکێن، بەرەنگاری بارانە بنەوە، تەرزا بەفر، ئەم شتانە ئەمە کەیەنەوە بۆ ئەشکەوتەکەیان. دوای ئەوەی ئەگەر هەرچێکیان دەستکەوێ ئەیهێننەوە لەگەڵ خۆیانە بۆ ئەوەی بیخۆن بەیەکەوە، ئەو حەقایەتانەش ئەگێڕنەوە بۆ یەکتری. ئیتر
وەکو وتم لە پێشا یعنی بە ئیشارەت یەکتریان تێگەیانوە. ئیتر دوای ئەوە وردە کە مرۆڤایەتی پێشەکەوێ و زمانەکان بڵاو یعنی ئیتر لە ناو خەڵک فێری زمانە بێت، ئەو کاتە اینجا ئەم مێژووی زارەکیە پەرە ئەسێنێ زۆرە بێ و خەڵکانێکی زۆر بەکاری ئەهێنن بۆ ئەوەی کە لە ئەوانی تر تێبگەێنن کە ئەو کارەساتەیان نەدیوە یا ئەو بارانبارەینەیان نەدیوە یا ئەو ڕووداوەیان نەدیوە یا نەیان دیوە شێرێک چۆن پەلاماری پیاوێک ئەمانە. لەبەرەوە یعنی ئەوەنە قوڵە و ئەوەنە لەگەڵ مرۆڤە ئەتوانین بڵین لەگەڵ مرۆڤایەتیە هاتووە تاکو ئەمڕۆ. بەڵام ئەگەر بێت و باسی ئەوە بکەی کە ئایا ئەم مێژووی زارەکیە یا ئەم هەموو ئەو شتانەی کە خەڵک باسی کردو یەکتریان تێگەیانوە، چونکە ئێمە خۆمان ئەزانین کە یعنی خەڵکە دوو کەس بەیەکەوە بوون ئەیانەوێ قسە بکەن، ئەیانەوێ لە یەک تێبگەن، ئەیانەوێ ئەوەی کە یەکێکیان ئەیزانێ بێویتریان بڵێ. لەبەرەوە ئەمە یعنی درێژ بۆتەوە هەتاکو ئەمڕۆ. بەڵام ئەو زانستەی کە مێژووی زارەکی وەکو چۆنەڵێ لە نەمان یعنی لەوە پاراست کە بپارێزرێ و تووشی ئەوە نەبێت کە لەبیر بچێتەوە بەرامبەر بەو تەکنۆلۆژیایی کە ئێستا هەیە کە دەیشتۆتە لووتکە. ئەم زانستە یعنی وا ئەکات کەوا ئەو شتانەی کە وەختی خۆی وتراوە ئێستا ئێمە توانی ومانە ڕیکۆردیکەین. ئەمەش لەکەیەوە بووە طبعاً ئەتوانین بڵین لە قەرنی 20 لە چلەکانی قەرنی 20 بە هیمەتێکی زۆرەوە تەرکیز کرایە سەر مێژووی زارەکی، بە تایبەتی لە بەریتانیا و لە ئەمریکا. طبعاً ئەمریکا زۆر پێشکەوتون لەوە و بە تایبەتیش ئەوەی کە یارمەتی ئەوەیە کە مێژووی زارەکی بدات بەم ڕۆژە ئەوەیە کە تەیپ ڕیکۆردەر یعنی تەسجیل جیهازی ئەو جیهازەی کە تەسجیلی دەنگی پێ ئەکرێت. خۆمان هەمومان ئەوانەمان هەبووە پێشەوەی کە مۆبایڵی ئێستامان هەبێت و ئەو شتانە. لەبەرەوە کە ئامێری تۆمارکردنی دەنگ بڵاو بووە، ئەوە ڕۆژێکی زۆر ڕووناک بوو بۆ مێژووی زارەکی. بۆچی؟ چونکە ئەو کەسەی کە بیویستایە ئیش لەسەر ئەو بابەتە بکە، ئەوە ئەچوو ڕیکۆردەرێکی ئەبرد لەگەڵ خۆی، ئەچوو بۆ لای ئەو کەسانەی کە ئەیزانی کە ئەو ڕووداوە ئەزانن یان لەوێ بوون بە چاوی خۆیان بینیویانە، دەنگی تەیپەکردن یعنی دەنگی تەسجیلەکردن. و ئەو ڕیکۆردانە هەتاکو ئەمڕۆ ماوە لە هەنێ لە زانکۆکان کە کەڵکی لێوەرەگیرێ. بە تایبەتی کە ئەگەر باسی مەسەلایەکێکی زانکۆیەک بکەن وەکو زانکۆی ئیندیانە لە ئەمریکا، ئەوانە هەتا بڵێ پێشکەوتون لەم بابەتە لە بابەتی مێژووی زارەکیە. تەنانەت کە خوێندکار ئەچێ بۆ بەشی مێژوو، بەشی کۆمەڵایەتی، بەشی دەروونناسی، پێش ئەوەی کە پێی بڵێن تۆ وەرەگرین لەم بەشە، ئەڵێ بڕۆ 5 کاسێتم بۆ بێنە، بڕۆ تەسجیلی کە 5 کاسێت لە خزمێ، لە دایکێ، لە باوکە، لە باپیرێ، لە لەنکێ، لە پورێ، لەمانە ئەو خەڵکانە بۆمان بێنە. ئێستا ئەرشیفێکی زۆر گەورەیان دروست کردووە بەو بۆنەیەوە. ئەو ئەرشیفە یەکێکە لە ئەرشیفە بەناوبانگەکانی ئەتوانە بڵێن یعنی یەکەم ئەرشیفە لە هەموو جیهانە کە بەو نەوعە کۆکراوەتەوە لەو خوێندکارانەی کە هێشتا وەریش نەگیراون لە زانکۆ، چ جای ئەو خوێندکارانەی کە بچنە بەشی فۆلکلۆر یا بچنە بەشی مێژووی زارەکی و طبعاً واجبی زیاتریان بەسەرا بن. کەواتە
بۆ ئێمە بێنەوە سەر یان من بەڕاستی لێم ببورن ناتوانم زۆر لەسەر نوێژی زارەکی زیاتر بڕۆم لەبەرەوەی شتی ترمان هەیە کە ئەبێ حەقی خۆی وەرگرێ. مامۆستای بە ڕێژی نیو سەعاتی یاومەتێ تر نازانم من سەعاتم پێ نییە چارەکێکم ڕۆشتووە. بەڵێ ئەنجا ئێمە یعنی وەکو میلەتی کورد چۆن کەڵک لە مێژی زارەکی وەربگرین بۆ ئەوەی کە یعنی بۆ ئەوەی کە خزمەتمان بکات، نەک بۆ ئەوەی کاسێتەکان هەروە لە ناو زانکۆکانە دانێن یا لە ماڵەکانە داینێن. مێژووی زارەکی ئەبێ خزمەتی ئێمە بکە، خزمەتی میلەتەکەمان بکە لە چ لایەکەوە؟ ئەو لایەنەی کە باسمان کرد، ئەو نەهامەتیانەی کە بەسەرمان هاتووە. مامۆستا خۆی شارەزایە کە ئەو ئەوانەی ئەو خوشک و برایەنەمان کە ئەنفاڵ کراون، ئەو شتانەی کە بەسەریان هاتووە، ئەو نەهامەتیانەی کە لە نوگرە سەلمان بەسەر ژن و مناڵ هاتووە، ئەوەی کە توانرا بێت تۆمار کراوە و زۆر بە جوانی دانراوە، بەڵام ئەمانە هەمووی ئەرکی یعنی ئەمانە هەمووی ئیشی تاکەکەسی بووە. ئەتوانم یعنی ئەوە بڵێم کەوا ئیشێکی فراوانی گشتی لەلایەن نامێ ئێستا دەست بکەم بە ئەوەی کە بڵێم حکوومەتی هەرێم چی کردووە یا چی نەکردووە، بەڵام ئیشێکی فراوانی گشتی نەبووە و نەکراوە هەتا ئەمڕۆ لەلایەن ئەو لایەنانەی کە ئەبوایە ئیشیان بکردایە، ئەبوایە لە ڕۆژی یەکەمەوە لەسەر ئەوە ئیشیان بکردایە. ئەو کارانەی کە تاکەکان کردیانە ئەبێ زۆر زۆر بەرز بیان نرخێنین، لەبەرەوەی دەری ئەخاک هەتا چ ڕادەیەک هەستیان بە بەرپرسیارەتی کردووە، بەبێ ئەوەی کە لەوانەیە لە ئیسراحەتی خۆیان لە ژیانی ئاسایی خۆیان وەرگرت بێت و ڕۆیشتبن بۆ ئەملا بۆ ئەولا بۆ ئەو شار بۆ ئەو لادێ بۆ لای ئەو خێزان بۆ لای ئەو ژن بۆ ئەوەی چاوپێکەوتنێکیان دەستکەوێت و ئەو چاوپێکەوتنانە هەمووی تۆمار کراوە و هەمووی نووسراوەتەوە و هەمووی زۆربەی کراوە بە کتێب و کراوە بە پەیپەر و بڵاو کراوەتەوە لە هەموو شوێنێ. ئەوەی کە مقەسیر بووە ئەو لایەنەیە کە ئەبوایە ئیشی کردایە، ئەو لایەنەیە کە ئەبوایە هەڵسایە بە دروستکردنی لیژنەی باڵا یان دەستەی باڵا، وەکو چۆن دەستەی گەشتیاری هەیە و دەستەی بازرگانی هەیە و ئەگەر هەڵە نەبوو ئەزانم دەستەی گەشتیاری هەیە، بەڵام دەستەیەکیان دروست نەکرد لە بیستسپۆر کەوا هەوز بە دانانی لیژنەی بچووکتر لە خۆیان 4 کەس 5 کەس هەر لیژنەیەک ئیشی ئەوە بێت کە بچێ ئەم کارە جێبەجێ بکە. ئەوە نەکراوە وەکو ئەڵێ، لەبەرەوە ئێمە لەو لایەنەوە ئێمە وەکو میلەت نا وەکو تاک نا، بەڵام وەکو حکوومەت زۆر زۆر مقەسیرین هەتا ئەمڕۆ بمبورن. چ ئەنفال، چ کیمیابارانی هەڵەبجە، چ ئەوەی کە بەسەر خوشک و براکانمان ئێزدیەکانمان هات لە شنگال و لە شار و لادەکانی تر، ئەمانە ئێمە لەو کاتەوەی کە مەسەلا لە 1970ەوە لە 1970ەوە کە هەڵەبجە کیمیاباران کراوە، باشە هەتا ئەمڕۆ چەند ساڵەکە، چەند مانگەکە، چەند ڕۆژەکە، چەند ژن بە گریانەوە سەریان ناوەتە سەرسەرین، چەند مناڵ بە برسێتی سەری ناوەتە سەرسەرین. ئەمانە هیچی تۆمار نەکراوە بەو شێوەیەی کە ئێمە پێمان باشە. بۆچی؟ بۆ ئەوەی ئەگەر هاتوو ئەوەمان هەبێت، ئەو تۆمارانەمان هەبێت، ئەم ناڵە ناڵەی خەڵک
بگەێنین بە دەرەوە وەکو چۆن میلەتانی تر سەرکەوتنیان بەدەستهێنا، سەربەستیان بەدەستهێنا، بوون بە ساحێبی دەوڵەت و حکوومەتی خۆیان. ئێمەش ڕۆژێک زووتر ئەوەمان بەدەست ئێنا. با من ئەو ناوی ئەو وڵاتانەتان بۆ بخێنمەوە کە بە یەکێک لە هۆکانی کەوا سەربەستیان وەرگرتووە و بوون بە دەوڵەت جێنۆساید بووە. باشە کە ئێمە بە هەموو حەقێک و بە هەموو حسابێک ئێمە نەک یەکجار چەند جارێک جێنۆساید کراوین. ئەم وڵاتانە ئەرمێنیا، ئیسرائیل، تەیموری ڕۆژهەڵات، سربیا، کرواتیا، بۆزنا، مەقدۆنیا، سلۆڤینیا، هێزگۆڤینا، مۆنتینیگرۆ. باشە ئەمانە هەموویان یەکێک لە هۆکاری ئەوەی کە سەربەستیان بەدەستهێنا و بوون بە دەوڵەت ئەوەیە کە جێنۆساید کراون و یعنی پروفیان کردوون. زۆر داوای لێبوردن نەکەم، بەعزە جارێ ئینگلیزیەکە زووتریەتە سەر زمانم، یعنی سەلماندویانە کە ئەمانە جێنۆساید کراون و بۆ بەهۆی ئەوەی کە سەربەستی وەرگرن و ببن بە خاوەنی دەسەڵاتی خۆیان. باشە ئێمە لەکوێی ئەمانەوەین؟ ئەنی ئەگەر تۆ سەیری مەسەلا جوولەکە بکەیت، هۆلۆکۆستیان بەسەر هات، ئەو هەموو جوولەکەیە هەمووی یعنی سووتێنران و کرانە، غابەغا سووتێنران و کوژران و ئەمانە هەمووی پێویست ناکە هەمووی باسکەم، چکە خۆتان زۆر باش دەزانن. یەک کەس یەک جوولەکە باشە تەنانەت وشەی جێنۆساید ئەو دایهێنا. ئەو کەسە باشە ناوی ڕەفایلە و ئەوە یەکەم کەسە کەوا جێنۆسایدی بەکارهێنا، وشەی جێنۆسایدی بەکارهێنا بۆ وەسفی میلەتەکەی خۆی. باشە و ئەوەش یەکێک بوو لە هۆکانی ئەوەی کە یعنی ئیسپاتکردنی جێنۆساید کە هیتلەر ئەوەی پێکردون، یەکێک بوو لە هۆکارانەی ئەوەی کە ئیسرائیل دەوڵەتیان دروست کرد ئیتر لەسەر خاکی فەڵەستین بێ، فەڵەستینیان وا لێ کرد بێ، ئەمەیان کرد بێ. ئەوە ئیشێکی ترە، ئەوە شتێکی ترە. باشە ئەوە من ناچمە سەر ئەوە، بەڵام جوولەکە بوو بە ساحێبی دەوڵەتی خۆی، بوو بە خاوەنی دەوڵەتی خۆی بەهۆی یەک کەسەوە کە ئەوەی خستە بەر دەوڵەتان و خستێ بەر دەمی میلەتان و خستێ بەر دەمی ئینتەرناشنەڵ کۆمیونیتی کە ئێمە ئەوەمان بەسەر هاتووە و داوای حەقی خۆمانەکەین و ئەمانە. لەبەرەوە طبعاً یعنی ئێمە ئەگەر بێت و بڵێن یعنی لە ئێستاوە دەست بکەین بە ئیشی جددی یا حکوومەتەکەمان دەستکا بە ئیشی جددی، لەوانەیە بینی 50 بۆ 100 ساڵمان دوێە هەتاکو بۆ گەلانی جیهان و بۆ UN و بۆ ئەو خەڵکەی دەرەخەینکەوە ئێمە جێنۆساید کراوین. ئێمە گەر سەیری ئەرمێنیا بکەین، دەوڵەتی عوسمانی ئەرمەنیەکانی جێنۆساید کرد، وایە یان نا؟ بەڵام 100 ساڵیان ویست کە خەڵکی لۆبی باشیان هەبوو، لۆبی باشیان هەیە تا ئەمڕۆ لە ئەمریکا. ئێستاش هەتا ئەمڕۆ زۆر دەوڵەت هەیە کە دانی بە جێنۆسایدی ئەرمەنیەکانە نەناوە بەداخەوە. ئەوەش هۆکاری خۆی هەیە، یعنی کە بۆچی دانی پیانەنداوە. مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە ڕێگایەکی دوور لە ڕێگای ئەم میلەتەی ئێمە هەیە. خۆزگە حکوومەتەکەمان هەنگاوێکی بنایە. من لێم زۆر باش ئەزانم ئەگەر حکوومەت هەنگاوێک بنێ، چەند کەسانێکی وەکو مامۆستا عومەر و هاوڕێکانی ئەوانیش 10 هەنگاوەنێن و 20 هەنگاوەنێن و زیاتریش ئەنێن بۆ ئەو مەبەست. ئەمە ئەنفام. چیمە بارانی هەڵەبجەش
هەر وەکو ئەوەیە ئەتوانم بڵێم هێشتا کیمیابارانی هەڵەبجە زیاتر دەنگیایەوە لە جیهانە لە ئەنفال. بەڵام ئەوەیە ئێمە ئەبێ دان بەوەشا بنین کە یعنی نەتەوەیە گرتوەکان یان کۆمەلگای نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی دایمە لەگەڵ گەلانی چەساوان نین، یعنی هەموو گەلێک یا هەموو کۆمەلگەیەکی نێودەوڵەتی لەگەڵ گەلی چەساوە نین. ئێمە خۆمان نەزانین وەختی خۆی کە سەددامی خوێنڕێژ حکومی عێراقیە کرد چەند وڵاتی ئەوروپی یارمەتیانەوە شتیان پێ ئەفرۆشت، غازیان پێ ئەفرۆشت. ئەو غازەی کە دوایی بەکاری هێنا و لە هەڵەبجە بەکاری هێنا باشە لە دواییە کە ئەوە بوو کە یعنی هەڵەبجە ئەوەی بەسەر هات و بوو بەو هەڵەبجەیی کە هەمومان نەزانین کەسێک نەبوو لەسەر ئێمە بکاتەوە، کەسێک نەبوو یعنی بڵێ هەڵەبجەیان کیمیاباران کردووە. بەڵام ئەو کاتەی کە کۆمەلگای نێودەوڵەتی ویستیان کە حکوومەتی عێراق بڕوخێنن و سەددام لابن، هەمووتان لەوانەیە بیرتان بێت کە کەولن پاوڵ کە وەزیری دەرەوەی ئەمریکا بوو هات بۆ هەڵەبجە، خۆی هات بۆ هەڵەبجە. باشە لەبەر چی؟ لەبەرەوەی ئەو کاتە ئیشیان بە ئەوە بوو کە بڵێن ئێمە بۆیە سەددامان لە ناو بردووە کەوا هەڵەبجەی کیمیاباران کردووە. بەڵام لە کاتی خۆیان وەکو چۆنەڵێ بێدەنگ بوون، هیچ ڕەتفعلێکیان نەبوو کە سەددام کوردیوا لێ کردووە. ئەمە ئەوە ئەزانم کەمم ماوە بۆ بەداخەوە ناتوانم زۆر لەسەر لەبەرەوەی مامۆستا عومەر ئەڵێ 5 دقە ماوە بۆ جێنۆسایدی ئێزدیەکان. ئەوەی ئێمە وەمان نەزانی تر هیچمان بەسەر نایە دوای ئەوەی کە ڕاپەڕینمان کرد و بووین بە ساحێبی بووین بە خاوەنی حکوومەتی خۆمان و هەرێمی کوردستان و بەڵام خۆ هەموومان نەزانین وەکو دوێنێ وایە 10 ساڵ لەمەوە پێش داعشمان بۆ پەیا بوو هات جێنۆسایدی کێی کرد؟ جێنۆسایدی خوشکوبرا ئێزدیەکانمانی کرد. هەتا ئێستا چەند گۆڕی بە کۆمەڵ هەڵدراوەتەوە کە پیاوەکانی تایە ئەو ئێمە هەمووشمان ئەزانین کچ و ژنی ئێزدی کە چۆن تێرۆریستەکانی داعش بردیانن لەگەڵ خۆیان و ئەوەی کە پێیان کردن ئەوەی کە ئێستاش ئەتوانم بڵێم نیوەی ئەو 5,000 کچ و ژنەی کە بران داعش بردنی لەگەڵ خۆی هێشتا هەر لەوێ ماون. 2600 ژن و کچیان لێ ڕزگار بووە، ئەوانی تر هێشتا هەر لە لەژێر چنی داعشان. باشە ئەمە بەڵام یەک شت هەیە نازانم وەڵای بڵێم خۆشبەختانە چ خۆشبەختیەک هەیە لە جێنۆسایدی لە ئەوەی کە بەسەر ئێزدیەکانە هاتووە. یعنی بەڵام لەلایەن ئەوەی کە وەکو چۆنەڵێ مێژوی زارەکی بەکار هاتووە یعنی بەراورد بە ئەنفال و بە کیمیاباران و بە نەهامەتیەکانی پێشوومان ئەتوانین بڵێین ئەو جێنۆسایدەی بەسەر خوشکوبرا ئێزدیەکانمان هاتووە وشە بە وشە نووسراوەتەوە. لەلایەن خۆمانەوە نا ئەتوانم بڵێم هەندێک گەنجی ئێزدی کەوا خوێنگەرم بوون و کە ئەزانن چی بەسەر میلەتەکەیانەوە ئیشی باشیان کردووە. من هەنێکیانم بینی و قسەم لەگەڵ کردوون و ئەزانم چیەکەن و چی ناکەن. بەڵام ئەوەی کە ئەمەی کرد بۆ ئێزدیەکان نە ئێمە بووین بەداخەوە نە حکوومەتەکەمان بوو بەڵکو UN بوو. باشە نەتەوە یەکگرتوەکان ئەمان لە 3/8/2014ەوە ئەوەیان بەسەر هات کە بەسەریان هاتووە. بەڵام نەتەوە یەکگرتوەکان نازانم بەڕاستی بڵێم خۆشبەختانە یان بڵێم چی.
نەتەوە یەکگرتوەکان لە 2007ەوە ئەتوانم بڵێم لیژنەیەکی باڵایان دروست کرد کە پێی ئەڵێن یونیتاد. باشە ئەمەش مختصری ئەو لیژنە بەرزەیە، ئەو هەیئەتە بەرزەیە کە UN دروستی کردووە بۆ ئەوەی بکۆڵێتەوە وەدیراسەی ئەو تاوانانە بکە کە تەرۆریستانی داعش کردوێتی دەرحەق خوشک و برا ئێزدیەکانمان. لەبەرەوە ئەوەی ئەوان ئەتا ئەمڕۆ ئیشێکی زۆر زۆر گەورەی لەسەر کراوە. تەنانەت 40 تێرابایت لە معلومات خەزم کراوە و ئەمە ئەکاتە 40,000 گیگابایت لە چاوپێکەوتن و لە ئەو شتانەی کە پێویستیان بووە ئەو لیژنە باڵایە بۆ تۆمارکردن و دەستنیشانکردنی ئەو تاوانانەی کە بەسەر کێ هاتووە کە بەسەر خوشک و برا ئێزدیەکانمان هاتووە. 68 بۆ ڕی بە کۆمەڵیان هەڵاوەتەوە هەتا ئێستا. ئەو یعنی نامە و کاغەزانەی کە ئەو ئامێرانەی کە لە داعش بەجێماون کە دەستی بەسەداگیراوە هەموویان پاراستووە و هەموویان داناوە و لە شوێنی خۆداناوە بۆ ئەوەی هەموو ئەمانە چ وەرەقەیەک بێ، چ ئامێرێک بێ، چ قەڵەمێک بێ شایەتی بات کە ئەو تێرۆریستانە چیان کردۆ بە خوشک و براکانمان. لەبەرەوە ئەوەی ئەوان هەتا ڕادەیەک زۆر زۆر پێشکەوتووە و ئەبێ ئێمە من خۆم شخصی خۆم زۆر زۆر شکرم بەوەی کە ئەم گەنجینەیە ئێستا هەیە و لەبەردەستایە. بەڵام ئێمە لەکوێین؟ حکوومەتی کوردی لەکوێیە؟ چونکە یونیتاد ئەو شتانەی هەمووی تەسلیمی حکوومەتی عێراق کردووە و ئێمە هیچ دەورێکمان نییە، یعنی بەوەی کە کۆپیەکمان بنێ یان ئاگادارمان بکەنەوە یان هیچ هەرچی شتێک هەیە ئەمان لەگەڵ حکوومەتی عێراقا ئەو شتانەیان هەموو تەسلیم بە شەرتێک ئەو ئیشە گەورەیان کردووە. هێشتا حکوومەتی عێراق حاشا لە ئێوە ئەوەنە چاوقایمن پێیان ئەڵێن ئەبێ بڕۆن ئیشەکەت ئەبێ بڕۆن. ئەمڕۆ 12 مانگە وانە 19 مانگ وانە حەڤەی مانگ ئەبێ دەرچین ئیشەکەیان تەواو بێ. باشە و ئەو شتانە هەمووی ئێستا ئێمە حکوومەتی ئێمە ئەبێ لەگەڵ حکوومەتی عێراقا بڵێ ئەو شتانە بەلایەنی کەمەوە با ئێمە دوو کەسی ئێمە لە 3 کەس ببێ لوجنەیەک بێ لە سیرکردنی ئەو هەموو دۆکیومنت و ئەو هەموو نامانە ئەو هەموو شتانە کە یونیتاد کردێتی و تەسلیمی ئێوەی کردووە وەکو هێلکەی پاکراو. بەڵام نازانم تا چ ڕادەیەک ئەوە ئەکرێ، ئەوە من نازانم. زۆر داوای لێبوردنەکەم مامۆستاگیان داوای لێبوردن. باوەڕتان هەبێ ئەم باسە بەشی 3 دانیشتنە، بەشی 1 دانیشتن نییە. ئەمە گلەیە نییە بیکەم، بەڵام زۆر کورتم کردەوە. زۆر شتی تر هەبوو ئەوایە بموتایە بەڵام کورتم کردەوە. زۆر دەست سەلامت. من 3 دقیقاتم زیاد دایتێ، بەڵام ێستا 2 دقیقەی بەمێ ئەگەر 2 قسەت ماوێ بیکەی لە خزمەتە. 2 قسەم ئەوەیە کە هەر یەکە لە ئێمە ئایا تۆ پسپۆڕ بیت ئایا پسپۆڕ نەبیت، وابزانم بە بۆچوونی من هەر یەکە لە ئێمە واجبێکی لەسەرە. ئەویش ئەوەیە کە ئەگەر بەلاپەڕەیەکیش بێت هەوڵ بات ئەوەی کە ئەیزانێ بینووسێتەوە، ئەوەی کە ئەیزانێ ڕیکۆردی کات، ئەوەی کە لە بیرێتی ئایا لە ئەنفال بێ ئایا لە هەڵەبجە بوو بێت و ئەوەی بەسەر هات بێ. ئەوە ئەبێت لە دواییە ئەوە هەمووی ئەبێ بە گەنجینە داخەکەم ئەبێ مامۆستا ئەبێ ئەوە بڵێم تۆ ئیشارەت بەوە کەوا من
لە شاری قەبووم و هاتمەوە بۆ ئێرە قسەکەی مامۆستا زۆر جوانە من 5 ساڵ ئەمە دەردەدڵە عەلاق 5 ساڵ لە بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدان و ئەنفالکراوانی سلەیمانی ئیشم کرد هەموو ڕۆژێ ئەچووم وەکو ئەوان لەگەڵ ئەوان بەیانی ئەچووم دوای دەوام هاتمەوە بۆ ماڵەوە ئەو پرۆژەیەم کە پێشکەش کردبوو ئەمە بوو باشە ئێستاش ئەو پرۆژەیە ڕووناکی نەدیوە هەتا ئەمڕۆ مامۆساژ ئاگادارە باشە لەبەرەوە لەبەرەوەی بەوردی ئاگامەیەتی و پێش وەختیش هەندێک سەرنجێنی مایە ئەو دەستبەرداری موچەکەی خۆی بوو لێرە ئامادە بوو بە خۆبەخش کارەکە بکات بەڵام بە خۆبەخشش نانهێش کارەکەی لەبەرەوە دەرگەکە تۆزە گران بەڵێ یعنی وابزانم دوو دەقەکەم تەواو مامۆستاگیر زۆر دەست خۆش